ئینسان کە دڵی بمرێ با بە قابوغ و جەستە و لاشە زندوو بێت ئەو کەسە مردووە. بەڵام دەفنی جەسەد و لاشەی تاخیرە بێ بۆکەی تا ئەو ڕۆژەی کەوا ڕۆح مفارەقە جا ئەبێتەوە لە جەستێ و جای نێژن. ئەمە وەکو دڵی مردووە. زۆر جار ئێمە وەکو بۆدی وەکو جسم و لاشە لەسەر زەوی دێن و ئەڕۆین بەڵام دڵەکانمان مردووە. بۆ چونکە ئاەتی خوای گەورە کاریگەری نییە بەسەر دڵەکانمان. خەوفی خوا لە دڵمانە دروست نەبووە. ئاەتی خوا ئەخوێنینەوە، مامۆستا لەسەر مینبەر، مامۆستا لەسەر مێز محازەڕەی هەیە، چەندین جار ئاەت حەدیث سەرەکەی کاریگەری نییە لەسەر ئەو خەڵکە، تەسیری ناکات. هەر لە محازەرەکە و لە خوتبەکە دەرچوو تاوانەکات، دەست بۆ تاوانە بە کەواتە ئەو کەسە ئیماندار نییە. ئیمانداری ڕاستەقینە وەجلت قولوبهم، دڵەکەی پڕە بێ لە خوشوع ترسی خوا. وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا، كاتي جويلو آياتا بها إيماني بي زيادكات، إيماني بي زيادكات لدور روى إيماني بي زيادكات من وجهين. يكم التصديق بما أخبر الله به، إيماني بي زيادة بيت واتا أو خبروا هولاني كوا پروردگار دايتي لا داهاتو لرابردو هموي براز دانات دڵنیایە